سڵاوتان لەبی قوتابیانی خۆشەویست ئەوڕۆ باسی یەک لە بابەتە گرنگەکانی ڕێزمانی کوردی دەکەین ئەویش بریتێ لە بابەتی ئەرچی ناو لە ڕستەدا. یەکێکە لەو بابەتانەی بە شێوەیەکی گشتی زۆرێک لە قوتابیان گرفتیان لێی هەیە. ئەرچی ناو بناغەیەکە گە تێیدا شارەزا بووی دەبێتە بناغەیەک بۆ چۆنیەتی شیکردنەوەی ڕستە یاخود شرۆڤەکردنی ڕستە. کاتێک دەڵێن ئەرچی ناو لە ڕستەدا واتە ناو چەند ئەرک دەبینێت لە ناو ڕستەدا کە دەشڵێن ناو و ئەو شتانێک کە لە شوێنی ناویشدا دەنیشن هەمان ئەو ئەرکانە دەبینەوە. چەند شت لە شوێنی ناودا دەنیشین؟ ناو بەخۆی، دووەم چاوک، هەروەها گرێ، هەروەها جێناو. ئەوانە دەتوانن لە شوێنی ناو دابنیشن ئەرکەکانی ناو ببینن. دێین یەکێک باسییان دەکەین. یەکەم ئەرک بریتێ لە بکەر. بکەر وەکو پێناسەگە بە کورتی پێناسە بکەین ئەو کەسەیە یان ئەو شتەیە کە کارێک ئەنجام دەدات یاخود ئەنجامی نادات هەروەها کارێکی دراوەتە پاڵ. کارێک ئەنجام دەدات عادەتەن بۆ کەسی گیاندار دێتن بۆ مرۆڤ کە شتێک ئەنجام دەداتن یا کە کارێکی دەدرێتە پاڵ عادەتەن بۆ شتی بێژان بەکار دێتن. ئێستا دێن لەو نمونانە زیاتر ڕوون دەکەینەوە. یەکەم دەڵێ سۆز کتێبەکەی خوێندەوە، لێرە کارێکی کردو مرۆڤە و ناویشە. سۆز کتێبەکەی خوێندەوە هەڵساو بە ئەنجامدانی کارێک. دووەم ئەو وانەی خوێند ئەو لێرانە ئەو جارە لە جیاتی ناوی چمان بەکارهێنا؟ جێناومان بەکارهێنا. جێناوی خۆی عەفوەن جێناوی سەربەخۆ بووە بکەر، دەوری بکەری دیتەوە. ئەو جارە شتێشترمان هەیە کە دەوری بکەر دەبینێ چاوک خوێندن گەل پێش دەخات. ئەو جارە لە جیاتی ناو چاوگمان بەکارهێنا هەمان دەوری بکەری دیتەوە. یەکێکی تر باوکی سارا هات. باوکی سارا بەیەکەوە گرەیە، بە هەمان شێوە دەوری ئەرچی بکەری بینیوە. نانم خوارد، من نانم خوارد. لێرە جێناوی سەربەخۆ دەرنەکەوتووە بەڵکو بە جێناوی لکاو هاتووە کەوا دەوری بکەر دەبینێتن. هەموو ئەوانەی کە لێرانە هاتوون دەوری بکەریان بینیوە. نمونەی ترمان هەیە کەوا بۆ نمونە باسی ئەوی بکاتن کارێکی دراوتە پاڵ. باران باری. باران دەبێتە بکەر. خۆی لە ئەسڵدا باران هیچ ئیشێکی نەکردووە، بەڵام لە پێناسەی بکەردا چ دەڵێتن؟ دەڵێ ئەو کەسەیە یان ئەو شتەیە کە کارێکی دراوەتە پاڵ. باران باری، باران دەبێتە بکەر لە ڕووی ڕێزمانیەوە. لۆ چونکە کارێکی دراوەتە پاڵ. ئەوە ئەرچی یەکەم. ئەرکەی دووەم بریتێ لە بەرکار. بەرکار چیە؟ بەرکار ئەو کەسەیە یان ئەو شتەیە کە بەرهێزی کارەکە دەکەوێت، واتە کارێکی لەسەر ئەنجام دەدرێتن. هەروەها بەرکار بە زۆری وەڵامی پرسیاری وشەی چی و چێ دەداتەوە. چۆن؟ دەڵێ ئەو چیرۆک دەنووسێت. ئەو چیرۆک دەنووسێت. ئەگەر بێت و لێرانە ئەو ڕستێ بکەینە پرسیار دەڵێ چی؟ ئەو چی دەنووسێت؟ یەکسەر پرسیاری چیت لەلا دروست دەبێت. ئەگە بۆ نمونە بەس بڵێ ئەو دەنووسێت یەکسەر پرسیاری چیت لەلا دروست دەبێت. دەڵێ ئەو چیرۆک دەنووسێت. کەواتە بەرکار وەڵامی پرسیاری چی و چێ دەداتەوە. یان دەڵێ من ئەوم بینی. ئەگەر بیکەینە پرسیار من بینیم دەڵێ چ؟ تۆ چێت بینی؟ لێرە وەڵامی پرسیاری چێ و چی دەداتەوە. و هەروەها هەمیشە لەناو ئەو ڕستانە دێت کە کارەکەیان کارێکی چییە؟ تێپەڕە. سێیەم ئەرک بریتێ لە ئەرچی دیارخەری ناو. دیارخەری ناو تۆ پێویستە ئامرازێکی دانەپاڵت هەبێ بۆ ئەوەی دوو وشە بخرێنە پاڵ یەکتر بە زۆری. دیارخەری ناو لەناو ئەو بابەتانە دێتن کەوا دوو وشە دەخرێنە پاڵ یەکتر بەواسطەی ئامراز دانەپاڵ دیارخەری ناو دروست دەبێت. دیارخەری ناویش ئەو وشەیە کەوا ناوەکەی دوای خۆی یاخود ناوەکەی پێشە خۆی دیار دەخات، بۆیە پێ دەگوترێت دیارخەر. و مەرجیش نییە دیارخەر هەمیشە لە دوای ئەمرازی دانەپاڵ بێتن کە ئەوە لە قۆناغەکانی داهاتوو زیاتر دەیخوێنن کە دیارخەر جاروەیە لە پێشەوەش دێتن. بۆ نمونە دەڵێ قەڵای هەولێر دێرینە. لێرە سیر بکەی هەولێر ناوی چی بە دیار خستووە؟ ناوی قەڵای بە دیار خستووە. قەڵای هەولێر دێرینە. هەولێر بۆتە دیارخەری ناوی قەڵا. قەڵا دەبێتە لەوێندەر دەبێتە دیار خراو. ئەرچی و هەروەها بە شێوازی تریشمان هەیە کەوا دیارخەر دروست دەبێتن. تەمان بە ئامراز دانەپاڵی یی و هەروەها ئامرازی دانەپاڵی ئە.
دەڵێ پیاوە باشەکەم بینی لێرانە پیاوە باشەکە ئەهەکە کە بە دوای پیاودا هاتووە ئەویش هەر ئەمرازی دانەپاڵە باش دەبێتە دیارخەری ناوی پیاو. ئەرچی چوارەممان هەیە تەواوکەری کاری ناتەوە. تەواوکەری کاری ناتەوە ئەو کەسەیان ئەو شەیە ئەو وشەیە کەوا واتای کاری ناتەواو تەواو دەکاتن. چۆن؟ دەڵێ دۆستی من کتێبە. کتێب لەگەڵ چ هاتووە؟ ئەگەر سەیری بکەین لەگەڵ کاری ناتەواودا هاتووە. بۆیە دەبێتە تەواوکەری کاری ناتەواو. واتای کارە ناتەواوەکەی تەواو کردووە. دێنە سەر ئەرکێکی تر ئەویش پێ دەگوترێت نیهات. نیهات دەڵێن نالی شاعیرێکی ناودارە. چۆن بزانین ئەوە نیهاتە؟ نیهات ئەو کەسەیە یان ئەو شتەیە کە وەسف دەکرێت لەلایەن بەشی گوزارەوە. هیچ کارێک ناکاتن. نیهات هەمیشە هیچ کارێک ناکاتن. ئەگەر کاری کرد دەبێتە بکەر. بۆیە نیهات پێچەوانەی بکەر هیچ کارێک ئەنجام نادات. تەنها چییە؟ تەنها وەسف دەکرێت لەلایەن بەشی گوزارەوە. ئەگەر سەیری ئەو ڕستەی بکەین نالی شاعیرێکی ناودارە. لێرە وەسفی نالیمان کردووە بە بەشی گوزارە. شاعیرێکی ناودارە. لێرانە هیچ کارێکی ئەنجام نەداوە یاخود کاری نەدراوەتە پاڵ تەنها وەسف کراوە. ئەرچی شەشەم تەواوکەری بەیاریدە. تەواوکەری بەیاریدە لە چ کاتێک دروست دەبێت؟ ئەگەر هاتوو ئامرازی پەیوەندیت هەبوو تەبەن ئامرازە پەیوەندیەکان کە ئەوی زۆر باو ئێمە بەکاردێنین بە بۆ لە ئەو سێ ئامرازە زۆر بەکاردێنین. بەڵام جگەلەوە ئامرازی تریشمان هەیە کە ئێوە لە قۆناغەکانی ڕابردوو خوێندووتانە کۆمەڵێک ئامرازی پەیوەندی ترمان هەیە کەوا لە پێش وشەی دوای خۆی دەکاتە تەواوکەری بەیاریدا. کەواتە هەر کاتێک وشەیەکت بینی ئامرازی پەیوەندی لە پێش هات لەگەڵی هات ئەوە پێ دەگوترێت تەواوکەری بەیاریدا. بۆ نمونە دەڵێ ئەوان بۆ کتێبخانە چوون. ئەوان بۆ کتێبخانە چوون. بۆ چییە؟ ئامرازی پەیوەندیە. کەواتە کتێبخانە کە بە دوای ئامرازی پەیوەندی داهاتە ئەرکەکەی دەبێتە تەواوکەری بەیاریدا. دێنە سەر ئەرچی هەفتەم و کۆتایی جێگیری بکەر. جێگیری بکەر خۆی لە ئەسڵدا جێگیری بکەر بەرکارە. دێتە شوێنی بکەردا دەنیشێ بۆیەش ناومان لێناوە جێگیری بکەر. لەناو ئەو ڕستانە دێت جێگیری بکەر کەوا کارەکانیان یاخود بکەرەکانیان نادیارە. پێی دەگوترێت ڕستەی کاری بکەر نادیار. ڕستەی کاری بکەر نادیار وشەکە پێی دەگوترێت جێگیری بکەر. بە چ وشێک دەگوترێت جێگیری بکەر؟ بە بەرکار. یعنی دەبی ئەگەر بتەوێ بزانیت کامە وشە جێگیری بکەرە چونکە مەرج نییە جێگیری بکەر هەمیشە لە سەرەتای ڕستە بێتن. جاروێ دەکەوتە ناوەڕاستی ڕستەکە. بۆ نمونە هەر ئەو ڕستەیە قوتابێکە خەڵات کرا. لێرە ئەو ڕستەیە وشەکە لە سەرەتا هاتووە جێگیری بکەر. ئەگەر بیبینە ناوەڕاست دەڵێت چ؟ دەڵێم دوێنێ قوتابێکە خەڵات کرا. بۆیە مەرج نییە وشەی جێگیری بکەر هەمیشە لە سەرەتا ڕستە بێ. دەکرێت لە ناوەڕاستی بێ وەکو گوتمان دوێنێ قوتابێکە خەڵات کرا. قوتابێکە لە ناوەڕاستی ڕستەکە هاتووە بەڵام هەر جێگیری بکەریشە. ئەدی چۆن بزانم جێگیری بکەرە؟ دەبێت ڕستەکە بخەیتەوە سەر ئەسڵی خۆی بزانە لە ڕستە ئەسڵەکەی کامەیان بەرکارە. کامە بەرکار بوو لە ناو ڕستە بکەر نادیارەکەت ئەو بەرکارە پێی دەگوترێت جێگیری بکەر. طبعاً جێگیری بکەر لە کرمانجی خواردۆگە ڕستەکە کۆتایی بەڕا و ڕێ هاتبوو ڕا لە بۆ ڕابردوو ڕێ لە بۆ ڕانەبردوو کۆتایی بەو دووە هاتبوو ئەوە دەزانێت ڕستەکەت کاری بکەر نادیارە. لە کرمانجی ژوور و ئەگەر هات و کاری یاریدەدەری هاتی تێدا بوو لە بۆ هەموو دەمەکان. بۆ نمونە دەڵێم وانە هاتە خوێندن. ئەوە لە بۆ ڕابردوو نزیک لە بۆ ڕابردوو دوور. وانە هاتبوو خوێندن لە بۆ ڕابردووی بەردەوام وانە دەهاتە خوێندن لە بۆ ڕابردووی تەواو وانە هاتیە خوێندن. ئەوە ڕابردوو. لە بۆ ڕانەبردووی ئێستا دەڵێم وانە دەهێتە خوێندن لە بۆ ئایندە دەڵێم وانە دێهێتە خوێندن. هەموو ئەوانە بەیەکەوە پێیان دەگوترێت ڕستەی کاری بکار نادیار. ئەو هەفت ئەرکە بناغێش چاکە گەرتەیدا شارەزابی بۆ دەرگایەکی باشت بۆ دەکاتەوە بە تایبەتی لە بابەتی شیکردنەوەی ڕستە کە بەشێکی زۆر شیکردنەوەی ڕستە دەوەسێتە سەر ئەرک کە پێویستەتەیدا شارەزابی. زۆر سپاسان دەکەین هەر کەسێک پرسیارێکی هەیە دەتوانێت پرسیارەکەی بکاتە. کەس پرسیاری هەیە بابەتەکە ڕوون بوو لە لاتان؟ دەی سەرکەوتوو بوون دەستان خۆش.